سڵاتان لێبێ خۆشەویستان، خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێ و تایبەت لەگەڵتان هابم. ئەم بەرنامەیەمان تایبەتەکەین بەوەی ئەپرسین لە مسلمانان و هاوڵاتیان تا چەند پێغەمبەری خۆیان خۆش دەوێ. ئایا خۆشویستنی پێغەمبەری خوا بە زیندووکردنەوەی سونەتەکانێتی یاخود بە ئاهەنگەڕانە؟ ئەگەری ئێمە پێغەمبەری خوا لە نزیکەوە ببینین چ سکاڵایەکی لا بکەین؟ ئەم پرسیارانە لە هاوڵاتیانەکەین، ئێوەش لەگەڵمانە بن. اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد. هەر بڵێن کاکە خۆشمانەوێ و ئاهەنگی بۆ گێڕن بە ئاهەنگێڕن خۆشەویستی تەواو نابێت. لە دایک و باوکم زیاترم خۆشتر. مردیەک ئەمرین ئەو ئەبێ شفاعەتمانکە لە قیامەت. سێ جارش بەخەو دیمە ئیشەڵڵا ئەشتم بۆ خەزمەتی. هیچ شتێک لەوە خۆشتر نەیە ئەگەر هاوڕێ پێغەمبەری خوا بیست سەڵام عەلەیهی. أسألك مرافقتك في الجنة. ئەموو ئەی پێغەمبەری خوا تو خوا بم بە لەگەڵ خۆتا بۆ بەهەشت. تا چەند پێغەمبەری خوات خۆشەویست و جا لەو پێغەمبەر خۆشەویستتر هەیە. خی گەورە ئەم دنیاەیە کە دروست کردووە لەبەر خاتری ئەو زاتە پیرۆزە دروستی کردووە. ئیتیجا لەوە خۆشەویستە هەر نییە. ئەرە وەڵڵاهی لە هەموو کەس و کار و لە هەموو ژیان و لەوە خۆشەویستترم نییە لە خوا بگەڕێتەوە ئەوە. وەڵڵا ئیشەڵڵا خۆشمانەوێ و پشتیوان بەخوای گەورە و ئیشەڵڵا بەکردەوەیش خۆشمانەوێ ئیشەڵڵا. ئیشەڵڵا پشتیوان بەخوای گەورە. باشە بەڕای تۆ خۆشویستنی ئێمە بۆ پێغەمبەری خوا ئەبێ چۆن بێ؟ وەڵڵا ئەبێ شوێن سونەتەکانی ئەو کەوین. یعنی شوێن سونەتەکانی ئەو کەوین، یعنی نابێ هەر بڵێن کاکە خۆشمانەوێ و ئاهەنگی بۆ گێڕن بە ئاهەنگێڕن خۆشەویستی تەواو نابێ. ئەبێ شوێنی کەوین، ئەبێ شوێن کردەوەکانی ئەو کەوین، جاین ئەو چی کردەوە ئێمە شوێنی ئەو کەوین. ینی بەڕاستی شوێنی قسەکانی و کردەوەکانی و فەرمودەکانی. بەڵێ 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 ئەرە وەڵڵا بە تاکید ئەبێ شوێن قسەکانی ئەو کەوین، جاین ئەو شوێن ئەخلاقە جوانەکان ئەو کەوین. تا چەند پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆشەوێ؟ یعنی یەوە شتێکە چۆن ئەڵێ لە دایک و لە باوک لە هەموو کەسێک. چیت هەیە بۆ گەنجان؟ وەڵاو ئەو ڕێگانەی یا مەسەلەنەوەی کە ئەو گرتووە تێبەری گەنجەکانیش بە هەمان شێوە بێ. وەڵاهی بڵێم تا چەند لە دایک و باوکم زیاترم خۆشتر لە مناڵەکان. خۆشویستنی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەبێ چۆن بێ بەڕای تۆ؟ وەڵاهی وەکو سەحابەکان کە فەرموو ئێمە پێغەمبەری خوامان لە دایک و باوک و لە مناڵەکانیشمان ئازیزتر و خۆشترە بێ، یعنی مەزەنە ناکرێت. هەموو کاتێ ئێمە خۆشمان ویستووە، هەموو کاتێ لە یادمان نەکرد بە یادکردنەوەی، هەموو کاتێ ئێمە لە یادمان بەڵێ بە بەردەوامی. وەڵا لە دایک و باوکم و ئەولاکان خۆشتمێت لە خۆشم ئەبە مەقوربانی ئەو گڵبەسە دەمێتی. زۆرت خۆشەوێ؟ ئەرە وەڵا ئەرە وەڵا بەقە هەموو کەسم خۆشمەوێت. ئەم خۆشەویستی لە چیوە سەرچاوەگرێت؟ یان ئەم خۆشەویستی لە چیوە پەیدا بوو؟ خۆشەویستی من خۆم ئەومەتی ئەوە زانم ئەوی پێغەمبەرم و پێشەوامە. ئەرە وەڵا لەبەر ئەوەی خۆشمەوێ و لە هەموو کەسم خۆشتمەوێت. وەڵا بەقەر هەموو دیتە، بەقەر چاوم، بەقەر ڕۆحم، بەقەر ژیانم، بەقەر ماڵ و مناڵم، بەقەر باوکم و دایکم، بەقەر هەموو دنیام خۆشە. ئەرە وەڵا دیارە هەر ئینسانێکی مسلمان ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم لە خۆی و لە دایکی و لە باوکی و لە عەولادی و لە سەرەت و سامانی خۆشتر نوێت، ئێمە هەندارێکی تاوا نییە. ئەبێ پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم لە هەموو شتەکانی دنیا خۆشتر بێت لە لامان، خۆشەویستتر بێت. جا خۆشویستنی پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم شتێک نییە بڵێن بە زمانی ئینسان ناتوانێت تعبیری لێ بکات. بەڕاستی ئەو حتا لە سەرەمەگی شەهری فەرموو ئومەتی ئومەتی ئومەتەکەم ئومەتەکەم. ئێمە بڵین خۆشمانەوێ خۆشویستنەکە تەنها لەوانەیە بەوە بتوانین شوێن سونەتەکانی بکەین، سونەتەکانی زین و بکەینەوانێ و بۆ وەفابین بەرامبەر بەو پەیامی ئەو کە دایمە لە خەمی ئێمەیا بوو لە سەرمەرگا و لە کۆتایی ژیانیا خەمی ئومەتەکەی بوو. ئێمەش وەفامان هەبێ بەرامبەر بەو پێغەمبەر خۆشەویستە و شوێن ڕێبازەکەی بکەین و ئەو پەیامێک کە ئەو هێناوێتی ئێمەش هەوڵوێن بتوانین بیگەین بە دنیا بە شێوازێکی جوان. جەناب دۆکو مسلمان تا چەند پێغەمبەری خوات خۆشەوێ؟ وەڵا بەقەی هەموو دنیا خۆشمەوێ. بەڵێ ئێمە مسلمانی نەبێ خۆشمان بێ باوکیان. ئێمە حەقی هەیە ئێمە ئومەتی پێغەمبەری، حەقی هەیە ئێمە هەموو بەردەوام لە شوژدا بینایە کە ئومەتی پێغەمبەری، یعنی پیرۆزبایی لە تەواوی مسلمانانەکەم نەم سەرزەویە. یعنی ئێمە وەڵڵی خۆ پێغەمبەری خوا لە ژیانە نەماوە، ئامۆژگاریەکانی لە سەرزەویە ماوە لە بناو ئێمەیە. من وا هەستەکەم پێغەمبەری خوا ئێستا زینوها لەگەڵمانە، ینی وا هەستەکەم وەڵڵی قەسەم. زۆر خۆشمەوێ
ئەگەر خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەی سنەتەکانی جێبەجێکەی ئەوە تەطبیقی لە خۆدا ئەو خۆشەویستی پێغەمبەر. اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد و چەند خۆش دەوێت والله تاسر ئێسخان لە خۆم و لە ماڵ و مناڵم و لە حتا لە نەفسی خۆم خۆش دەوێت پێغەمبەر گیان صلی الله عليه وسلم ئەی ئێمە بۆ ڕۆکەینە مزگەوت بۆچی نوێژەکەین والله پڕ بە دڵ و پڕ بە هەموو ژیانم پێغەمبەری خۆم خۆشەوێت صلی الله عليه وسلم ڕۆحم فیدای بێ بە قوربانی بم پێغەمبەر گیان صلی الله عليه وسلم خۆش دەوێت بەڕاست بە دڵ و بە گیان خۆشمەیە تا چەند پێغەمبەری خوات خۆشەوێت صلی الله والله لە خۆم و دایکم و باوکم و خۆم و هەموو کەس و کارم زیاتر خۆش بێ لە هەردوو چاوملاچی کەسمە خۆشتر بێت وڵا من پێغەمبەری خۆم لە خۆم خۆشتر دەوێ چونکە نێراوێکی خۆی گەورەیە ئەنجا کە ئەوی کەسەی کە پێغەمبەری خۆش نەوێ مانای خۆشی خۆش نایە لەبەرەوە ئەو پێغەمبەرە کە نێراوە بۆەوە هاتووە کەوا ڕێنمووی ئەم خەڵقە بکە ئەم هەموو خەڵکی سەرزەوی بکە بۆی کەوا چاکە بکەن و لە خراپە دوورکەون پێغەمبەر صلی الله علیه و سلم غەزی بووایەوە هەڵبەت دنیاەوە بەو شێوەیە نابوو دنیا زۆر چاکە بوو بە چاوتروکانێک پێغەمبەر صلی الله علیه و سلم دەیتوانی ئەم هەموو مەشاکلەی دنیا چاک بکە بەڵام وەکو چەنەها هەیە چەندها مرۆڤ هەیە کە بیانین ئەڵێگە پێغەمبەر صلی الله علیه و سلم بمایە بە چاوتروکانێک هەموو مەشاکلەکان و کێشەکانی دنیای چاکە کرد. کاتە تۆ چه داوایەکت لێ کرد ئەگەر بەنستی بووایە بە خزمەتی بگەشتیتە پێمەوە دەموت ئەگوو ئەم گوت و ئامان بۆ کە بپارڕێتەوە بۆی کەوا من خۆم بخاتە بەهشتەوە لەگەڵ جەمیعی مسڵمانە ئەمە یەک ئەنجا ئەمود هەوڵ بە بۆی کەوا کێشەی ئەم سەرزەمینە چاکە کاتێک کە پێغەمبەری خوا هاتە سەرزەوی لە ناو قوڕەیشیەکانە مرۆڤایەتی لە نەزانێکی زۆر گەورەیە بوو بەڵام بە هاتنی ئەو ڕێگاکانی بۆ ڕۆشن کردینەوە بۆ ئەو سەردەمە و بۆ ئەوانی دوای ئەویش بەهێستا و بەداهاتووشەوە بۆ یەک کۆمەڵێک ڕێنمایی و کۆمەڵێک فەرمودەی پیرۆزی بۆ جێهێشتوین کە ئەگەر بمانێ و خۆشەویستی خۆمانی بۆ دەربڕین بەڕاستیە بێ شوێنکەوتە ئەو فەرمودانە بین ئەو ڕێنموانەی کە ئەو کردوێتی ئێمە لەسەر ئەو پەیامانی ئەو بڕۆین حتمما پەیامەکانیشی بە تەنها بۆ قازانج و سوودی مرۆڤایەتیە لەم دنیاوە لە قیامەتیش پاداشت لەسەر ئەو شتانەوەرەیە کە مرۆڤ بۆ سوودی خۆی لە دنیا کردوێتی بۆیە بەڕاستی خۆشویستنی پێغەمبەری خوا بە شوێنکەوتنی سونەتە پیرۆزەکانیە بێ بە قسەکردن و بە ئەنگێڕان و بەمانە خۆشەویستی ڕاستەقینە دەرناکەوێت ڕاستەقینە ئەوەیە بزانین ئەو چی کردو ئێمەش لەسەر پەیامەکانی ئەو بڕۆین ئەوانە جێبەجێ بکەین خۆمان بە شوێنکەوتەی ئەو بزانین. بە زیندوکردنەوەی سونەتەکانی ئەبێ یاخود بە ئاهەنگێڕان و وڵی تر شتەیە بێ کە لە حەد دەرنەچێت ژن و پیا و تێکەڵکردن شتێکی چاک نییە بەڕاستی خۆ ئیتر ئەوە کە تۆتی لە شوێنەکە سەدەقەیەکەکەی لەبەرخوا یان ئەستەمان لەبەرخوا ئەوە شتێکی چاکە و خراپ نییە و بەڵام ئیتر شتێک نەبێکەوە لە سونەت دەربچێت بەکردەوەکانەتی مەسەلەن بۆ نمونە چی و تۆ چی فەرمودەیە چی سونەتێکی چۆن ئەڵی کردووە تۆش تەطبیقێکی لە خۆتە بۆ نمونەوە مەسەلەن ئەو سونەتانی کە کردوێت یا مەسەلەن ئەوانەی کە فەرزی کردووە بۆ نمونە گەنجەکان لەو ڕێگەوە بڕۆن ینی ئەوەی کە ڕێنمونی ئەمەی کردووە بەسەر ئەو ڕێگە بەڵ ئەبێ شوێن سونەتەکانی بکەوین ئەو فەرمودانەی کە خۆی فەرموویەتی تر ئینسان کە نوێژ و تاعاتی کرە بێ دوای پێغەمبەری خوا بکەوێت صلی الله علیه وسلم سونەتەکانی زین و بکەینەوانێ خۆشویستنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە چ جۆرێکە بێ ببێ ینی هەر بە ئاهەنگێڕان و بە قسەکردن یاخود دەبێ بەکردەوە خۆشمایی بێ سونەتەکانی زین و بکەیت لە دوای فەرزەکان سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ماڵ و لە هەموو شوێن لە ناو
بازارە لەم دەوروبەرە لە هەموو شوێنێکە ئەبێ ڕەوشتی پێغەمەرانە بێ ساسەرە والله تر ئێمە مردنیەک ئەمرین ئەو ئەبێ شفاعەتمانکە لە قیامەت پێشوا و ڕابەرمانە بەتەمای دەستی ئەوی بەڵێ ئەرە والله بە تەمای ڕەحم و یەکەم ڕەحمی خوا و دووهەم لوتفی ئەو باشە ئایا خۆشویستی پێغەمبەری خوا بەکردەوەکانمان ئەوێ دەری بڕین یاخود هەر بە قسەکردن با وڵی بەکردەوەی لە دەسەڵات بێ نوێژ و عیبادەت و سنەتەکانی شەڵا ئەیکەین بە گیانێنین بەکردەوە بێ بە ئاهەم جێڕان نابێ ئەبێ بەکردەوەکانمان شوێن کەوتوی ئەو بین و بە فەرمانەکانی ئەو بین و بەوانەیە بێ بەڕاستی من وازانم ئێستا لەم کاتی ئێستەیە لەبەرەوەی کوفر و ملحیدەکانی دنیا بە هەموو جۆرێک دژی دینی خوا و دژی مسلمانان ئەجەنگن و قسە ئەکەن و شت بڵاوەکەنەوە یەکەم شت خۆشەویستی پێغەمبەر سەڵەم زینوکردنەوەی سونەتەکانەتی و تازەکردنەوەی ئەو بەڵێنانەیە کە مسلمانان پێغەمبەری خوایان سونەتەکانی زینوو بکەنەوە من پێشم باشە ئاهەنگگێڕان لەو یادەشا پێم باشە وەلو زۆر کەس بە بیدعی ئەزانێ زۆر کەسیش بە بیدعی نازانێ بەس بەڕێی من لەبەر ئەوەی ئەم ڕۆژگارە ڕۆژگارێکی خراپە بەڕاستی دوژمنانی دین زۆرن یا دوو مناسەباتی خراپ زۆر ئەکرێ بەڕێی من ئەو یادانەش چەند گەورە بکرێ و بکرێ باشترە لە دژی ئەوە قەت بووە ینی لە ماوەی تەمەنتا لە خەوندا لە نزیکە پێ ببینی بەداخەوەنە زۆرش دوعام کردەوە بەستا ئەسانە زۆر هەموو دوعاەک دوعاکەم بەستا ئەسانم بینیەوە ئەڵێ قسە هەموو کەس پێوێرە بەڵام کردەوە ئەی سلمێنێکە تو ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تا چەندێک خۆشەوێت ئێمە بەکردەوە بتوانین سونەتەکانی پیشانی خەڵکی بین بڵاوی بکەینەوانێ و ئەوەی کە لە توانامانەی خۆمان جێبەجێکەین و بە خەڵکی تریشی ڕابگەینین بەڕای تۆ خۆشویستنی پێ سەلمە بێت چۆن بێ ئەبێ بەڕاستی دوای کردەوەکانی بکەین یا هەر بە قسەکردن و بە ئاهەنگگێڕانکردن بێ ئەبێ هەموو سونەتەکانی جێبەجێ بکەی خۆشەویستی پێغەمبەر شتێکی ئاوا بەسیت نییە خۆشکردنەوەی پێغەمبەر ئەوەیە دوای سنەتەکانی بکەوین بەرنامەکانی تەبلیغەکەین ئیتر ئیسان پێغەمبەری خوا چی فەرمووی ئێمە دوای ئەوە بکەین بە بەکردەوە بیسەرمێنی هێنا هەر زاهیرە نەڕوو ئاوە بە قسە نابێت بە ڕەفتار جیاواز بێت لەگەڵ خەڵکیکە ئەو کاتە جیاواز بیت وەکو خەڵکیکە ڕەفتار نەکەی ئەو کاتە سونەتەکان پێغەمبەر جێبەجێ کردووە نمونی چی کردوین ئەوە جێبەجێ بەڵێ سونەتەکانی جێبەجێکەی بەڕای تۆ خۆشویستن بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم بەکردەوە ئەبێ یان تەنها بە قسەکردن و بە ئاهەنگگێڕان بە سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەکردەوە وەڵا ئەبێ سونەتەکانی جێبەجێکەی ئەبێ فەرمایشتەکانی بەجۆکەی ئەبێ دەرنەچی لێی ئەبێ قبوڵە بێ هەموو فەرمایشتەکانی هەرچی پێوت بووین ئەبێ جێبەجێ ئەبێ جێبەجێکە ئەرە وڵات جێبەجێ نەکەی غەڵاتی ئەو خۆشەویستی نییە بەڵێ ئەو خۆشەویستی نییە تۆ ئەو فەرمودەکانی جێبەجێ بەڵێ ئیمانیکەوەی بەدڵ نەبێ ئیمانیکەوەش بەدڵ بێ بەڕۆی لەسەری بەڵێ قوربانجێ بەکردەوە بێ سونەتەکانی جێبەجێ بکەین ئەبێ ئەو چی فەرمووە چونکە ئەگەر هات و خوای گەورەیە فەرمووی ئەگەر ئیتاعەتی پێغەمبەر نەکەی معنای ئیتاعەتی منیشو نەکردووە ئەڵا بەڕاستی بێکە بۆ خۆشدانا بۆ خۆ پێغەمبەری خۆ ئەیت ئەبێ جوڵە لێ نەبڕێ ئەگەر ڕاستی بێتەوە بۆ خۆ ئیمان بە خۆ پێغەمبەری خوا بێ هەموو شتێکە بۆ تۆ ینی ئەبێ بەڕاستی شوێنی کردەوەکانی بکەوین نەک تەنها بە قسەکردن هەبێ بە سەکراتی بە بە شوێنی کردەوەکانیەکەویت و خوای گەورە ڕەحمان پێ بکە بەڕای تۆ ئەبێ خۆشویستی پێ سەلەم بەکردەوە بێ یاخود بە قسەکردن و بە ئاهەنگگێڕان و بەم جۆرەشتان بە قسەکردن بێ بەکردەوەش بێ بە ئاهەنگگێڕان لەگەڵ ئاهەنگگێڕانە نیم کردەوە چۆن مەبەست کردەوە مەبەستی لەوەیە ئەو پێغەمبەرە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەچێکی کردووە تۆشەوە بکە لە شتێک دوور کەوتەوە تۆش دوور کەوەرەوە ڕێنمونەکانی جێبەجێ بکەین ڕێنمایەکانی جێبەجێ بکەی کە ئەو چی کردووە تۆش ئەوە بکە پەیوەست بە کردەوەکانیەوە خوای گەورە ئەم دنیاەیە کە دروست کردووە لەبەر خاتری ئەو زاتە پیرۆزە دروستی کردووە اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد هەر بڵێن کاکە خۆشمانەوێ
ئاهەنگی بۆ گێڕن بە ئاهەنگێڕن خۆشەویستی تەواو نابێت لە دایک و باوکم زیاترم خۆشترێ مردنیەک ئەمرین ئەو ئەبێ شفاعەتمان لە قیامەت سێ جارش بە خەو دیمە ئیشەڵڵا ئەشتم بۆ خزمەتی هیچ شتێک لەوە خۆشتر نیە ئەگەر هاوڕێی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم. أسألك مرافقتك في الجنة. هەموو ئەی پێغەمبەری خوا تو خوا بم بە لەگەڵ خۆتا بۆ بەهەشت. گریمان جەنابەت ئەتوانی قسەیەک لەگەڵ پێغەمبەری خوا بکەیت چ سکاڵایەکی لاکە ئەگەر بیبینی وەڵا شەفاعەتێک جاعیتر وەڵا جاخەوە ئەگەر مندارێکی من دەستمەگاتە و شوێنم بارەکە ئەگەر خوا بۆ بکە ئەوەی تر شتێکی چاکە و ئەپارڕێڵم خوای یان لەبەر خاتی ناوە جوانەکانی خۆت بەزەی بێتەوە پیامە و بە ئاگری جەحانم نەسووتێن و ئیتر وڵا ئاوەڵێم قەت بووە ینی جارێ لە جارەکان لە خەو نابیبینی نەبەخوا نەمبینی زۆری حەزیژم کردو نەمبینیوە زۆر جار حەزم کردووە ئیتر بەسخوای گەورەنی کردو بە قسمەت هەموو شوێن بەڕامەکەی ئەو کەوین الحەمدوللا میلەتەکەش بە میلەتێکی زۆر مسلمانە لە خوا گیان بەرزابێ یعنی الحەمدوللا زۆر لە خوا بەرزای میلەتێکی دیندارە بەڕاستی نەبووە لە خەوا بیبینیت لە نزیک وڵا بە خزمەتی نەگەیشتوم زۆر حەزمە کرد بە خزمەتی بکەم دوعات کردووە پێی بگەی لە خەوا جاش هەموو کاتێک دوعاکەین لە عیبادەتەکانمانە لە شەو نوێژەکانمانە بە خزمەتی بکەین ئینشاءڵڵا بە خزمەتیشیەکەین وەڵا داواکارێکە چی بوو مەسەلەن بۆ نمونە شتێکی لێ داوا ناکرد بە سەر خۆشەکە مەسەلەن بتبینیە وەڵا کەسەیە حەزەکە چ داوایەکەم لێ کرد وەڵای قورسە نازانم ئێستا حالێن نازانم بڵم چ داوایەکم لێ کرد داوای لێ خۆشبوون مەکرد داوام مەکرد یعنی دوعامان بۆ بکات لێمان خۆش بێ خوای گەورە وارەوە قەت بووە بە خزمەتی بگەی لە خەوا بۆ نەوەڵا نەوەڵا بە خزمەتی نەگەشتوم و ئەوەشی کە ئەڵێ لەوانەیە بڕوام پێی نەبێ وەڵاهی هەمووی خرافیاتەوە کاڵێک گەشتم بە پێغەمبەری خوا و سەڵڵا عەلەیهی وسەلەم کەس پێغەمبەری خوای نەبینیوە ئەوە تەوەقعاتی خۆمە یانی وەڵا هەر داوای ئەوە چۆن چی بکەین بۆ خوای گەورە چۆنی خواپەرستین هەر ئەوەمان پێ چی پێ بڵێ داوای دنیای لێ ناکەینێم داوای دنیای لێ ناوەڵە ئێ دنیا خوای گەورە خەڵقی کردوینە لە سکی دایکمانە دیاری کردووە چی چه ڕزقێکی بۆ دابینەکە ڕزق تا ئیتر هەر چۆنێ بێ ئیتر خوای گەورە ڕزق تا داوای زیادە ناکەی ناوەڵە چیت لێ داوا کرد وەڵا حەد خواپەرسی ئەس داوای ئەومە لێ خۆشمانەوێ ئەم پێغەمبەر هەموو کاتێک خۆشمانەوێ لە پێشا خوای گەورەمان خۆشە دوایین پێغەمبەرەکانی دوایی ئەو شوێن کەوتۆکانی ئەگەر بکرایە بۆ ساتێکی کەم لە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بیتایە چ داوایەکت لێ کرد هاوڕێ بم لە بەهەشت لە بەهەشت بۆچی ئەو داوای لێکەی هیچ شتێک لەوە خۆشتر نییە ئەگەر هاوڕێی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه و سلم بەهەشتە لەوە زیاتر ئێمە چ داوایەکمانەیە ئێمە لە ژیانە سنتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زینۆکەینەوە لە دوعاکانیشمانە دوعاکەین لەگەڵ ئەوە حەشر بکرین لەگەڵ ئەوە بین لەگەڵ ئەوە بین لە بەهەشتا نزیکی ئەو بین لە بەهەشتا ئینشاءڵڵا هەموو دوعاکانمان هەر لەگەڵ ئەوایە ژیانی دنیا ژیانێکی کاتیە و ئەبڕێتەوە قیامەتیش هەتایە هەموو هەوڵی مسلمان ئەوەیە ئەگەر مسلمانێکی ڕاستەقینەوێ بگار بە لیقائی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەڵا داوای بەهەشتم لێکە ئەم دوعام بۆ بکە بچمە بەهەشتە بەس ئەو داوایم لێ ئەکرد ئەرە وەڵا حەزەکەی لە نزیکەوە بیبینی ئەرە وەڵا سێ جارش بە خەو دیومە ئیشەڵڵا ئەشتم بۆ خزمەتی خەو دیوتە لە سێ جار بە خەو دیومە ئەرە وەڵا چ هەستێکە هەبووە کاتێک کە لە نزیکەوە بینیەوە بۆ نمونە لە خەوەکە تەیان سبینێکە خەبەرت بۆتەوە کە لە خزمەتیەوە بوو وەڵاتر هەستەکەم چی بۆمەوەم زانی تازە لەدایک بووم ئەوم پێ خۆش بۆ ئەوە بووم ئیشەڵڵا بە خزمەتشی ئەگەم بە ئیزنی خوا ئومێدم هەیە بەخوا بە پشتیوانی خوا قوربانە بووم والله وەکو هاوڵەکە فەرمووی ئەسئەلوکە مرافقەتەکە فی الجەنە داوای لێکم کە لە بەهەشتا لەگەڵ یا لە خزمەتیا بوومایە شتی دنیای لێ ناکرد والله شتی دنیای هیچی مقارنە ناکرد بە بەهەشت و لە پیاچاکێکیشە فەرموو کە ئەچیتە بەهەشتەوانێ لە دوای بینینی خوای گەورە چ شتێک زۆر خۆشە بەلاتەوە بینینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تر بە خزمەتیەوە بگەین خۆشیەکی هەتاییەوە هەلێرە بە ئومێدی ئەوە بین ئینشاءالله خوای گەورە لێش بێ بەشمان ناکرد هیچ داوایەکی لێ نەئەکرد وەکو داوای مسلمانەتی زیاتر شتی دنیای لێ داوا ناکرد
شتی دنیایم لێ داوا ناکە حەزەکەی لە نزیکەوە ئەوە بیبینی بۆ ساتێک زۆریش بە خەویش حەزەکەم بیبینم نەکرد بە ئاوەکو تۆ بەینێڵی قەت بووە لە خەوا بیبینی بە خزمەتی بگەیت یەک جار بووە بەڵێ یەک جار بووە بە دەستی خۆم لە منتیقەی بڵێن تەوێڵە بوو یەک کەبری جوانم بۆ کرد بۆ دانیشتنی تێ بکە ئەویش تقریبان 5 ساڵ لەمەوە پێش بوو چه هەستێکە بوو کە خەبرت بوویەوە کە لە خزمەتیەوە بوون زۆرم پێخۆش بوو ئەرە وەڵا ئەمەە پێخۆشحاڵ بووم پێی نوێتەوە جاچی داوایەکی لێ بکەم وەڵی هەموو شتێک وەڵی داوامە کرد ئەگەر بم بەوە لەگەڵ خۆتا بۆ بەهەشت ئەرە وەڵا دنیای لێ داوا ناکە نەوەڵا هەموو ئەی پێغەمبەری خوا تو خوا بم بە لەگەڵ خۆتا بۆ بەهەشت یعنی پێغەمبەری خوا ئەو نە گەورەیە ئەو نە گەورەیە ئێمە کە ئەڵێن پێغەمبەری خوا ئیتر ینی زۆر ئاسانە بەلامانەوە ینی شەو ڕۆژ ئێمە لە شوزدابی نێشتاکەمە قەت بووە لە خەوا بە خزمەتی بگەی بیبین نەوەڵانەوەڵ بەڵێ ئەرە وەڵا زۆریش زۆر ئەرە وەڵا بە ئیزنی خوا بە ئیزنی خوا پێغەمبەری خوا نەماوە سنەتە جوانەکانی ماوە با ئێمە تەبیغیکەین لە خۆمانە بووە لە خەوا بە خزمەتی بگەین ناکرد زۆر حەزم کرد زۆر باواتەوە بنەوەڵ ئەگەر بکرێت بۆ ساتێک لە نزیکیەوە بی چ داواکی لێکە چ داواکی لێەکەم وڵایتر خۆش مێوێ و ئەمێ داوای ئەوەی لێ یەکەم دوعام بۆ بکە یعنی خوا لێم خۆش بێ بم بە هاوڕێی لە بەهەشتە داوای شتی دنیای لێ ناکە شتی دنیایم بۆ چییە ئەوە هەموو شتێکە دنیا تەواوە بێ کاتیە چه هەستێکت هەیە ئەبێت کە بچیتە نزیکی ئەوە وڵایتر خۆشترین هەستێتتر لەوە خۆشتر هەر نابێت لەوە خۆشتر هەر نییە یعنی ئەگەر بگەی بە خزمەتی لەوە خۆشتر نییە زۆر ئەرەوەڵ هەیە حەز و دیدارە نەکات ئێمە لێرە ئەچین بۆ سعودیا بۆ دیداری گۆڕەکەی کە صلی الله عليه وسلم خۆی فەرموویەتی هەر کەس بێت و سەلامێکم لێ بکەم جواب بێدەمەوە ئێمە ئەچین بەڵێ چه هەستێکە بۆ کە چویتە نزیکی گۆڕەکەی وە بینی یعنی چەند مەترێک لە باز ناکرێت ئەو هەستە ئەوەندە خۆشە ینی باز ناکرێت زۆر کەس خۆی پێ ناگیرێکە چێتە نزیکی زۆر تەواو و نەوەڵا کەس خۆی پێڕاناگیرێ ئەرە وەڵا 100% داوای هەمومان داوای لێخۆشبوونی بووەکەی داوای لێخۆشبوون دەبان داوای لێگەن کە داوامان بۆ بکات لە خۆی گەورە کە لێمان خۆش بێت شەفاعەتمان بۆ بکات قەت بووە لە نزیکەوە لە خەوا بە خزمەتی بگەیت بەڵێ چه هەستێکە هەبووە وەکو وەچ وەجیم نەبینی ئەژینا لە خزمەتیا بووم نوێژمان کرد بەرەو سەفەرە ڕۆشتین نوێژمان کرد لە دوایەوانێ بەڵام وەکو وەجیم نەبینی والله ڕۆحم بە قوربانی بێ داوای هەر بەهەشتی لیەکەم کە خوا ئینشەڵڵا خاتە بەهەشتەوە و بە خزمەتی بگەین ئینشەڵڵا لە بەهەشتە چه هەستێکتە بێ کاتێ لە نزیکەوە بی والله زۆرم خۆشە حتا تەواو خۆشم هەیە قەت بووە لە خەوا بە خزمەتی بگەین والله بە خزمەتی نەگەرسەوە ئینشەڵڵا بە خزمەتی یەکێ مسلمانان هەمووی ئینشەڵڵا لە بەهەشتا کۆوە بینەوە بە خزمەتی یەکێ والله داوای ئەوەی لێ یەکەم کەوا لێم خۆش بیە و لە هەموو میلەتەکەم و اینجا ئاسایش و کە هەموو بخاتە ناو وڵاتەکەمان و ئیشەڵڵا هەمومان بیەوەی بین و ئیتر ئیمانمان قایم بێ و خوا بە بەهەشتمان شادکایش وەڵای هەر داوای ئەوە دێک خۆی گەورە ئەسلاحمان کە و چاکمان ئەوەڵا لێ خۆشنەوە لای هیچ ناکەم داواشتی دنیای لێ ناکە نەوەڵا چیز نەی بۆشە هەر تەواو بێ خۆی کەسێ ماڵ خۆی بۆ تاو کردی چووی بۆ خزمەتی گۆڕەکەی لە ئەمرەیەک لە حەجێک بەنسیبت بووە بەنسیبنەوە سێجا نامنووسێ ناوەکەم دەرناسەوە بەنس حەزەکەی بەنسیبت بێ ئارە بەخوا حەزەکەم ئەم ساعتە زووتنی نەبڕۆمەوێ قەت نەبووە لە خەوا لە نزیکەوە بیبینی نەبڵڵا ئەرێ وڵڵا نەمبینیوە نەوەڵڵا ئەگەر بکرایە بۆ ساتێکی کەم تۆ لە خزمەتی دابووە چی داوایەکت لێ کرد وڵی تو داوای ئەوم لێکەم و دوعای خێرم بۆ کە لە قیامەت خوای گەورە ببەخشێت بە شفاعەتی تۆکەوم ئەرێ وڵڵا دوعای خێرمان بۆ بکە ئینشەڵڵا و خوا لێمان خۆش بێت لە قیامەت لەگەڵ جەمیعی ئیمانداران و باوکو دایکمان و ئالو بەیت و کەس و کارمان
ئەوەی بینتان ڕاوسەرنجی مسلمانان بوو لەسەر یادی لە دایکبوون پێ سەلەم و ئەو پرسیارانی کە لێماکردن بە تامە زۆرەوە خۆشەویستی خۆیان بۆ پێغەمبەری خوا دەرەبڕی کە چەند خۆشیانەوێ و ئێمەش بەکردەوە ئەبێ شوێنی سونەتەکانی بکەوین ئەو خۆشەویستی ڕاستەقینەیە بۆیە داواکانین خی گەورە ئەم یادە بکاتەمای خێر و خۆشی بۆ هەموو لایەک و لە بەهشتەکەی خۆشیە بە خزمەتی پێغەمبەری خوا بکەین ئینشاءالله ئەمجارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ